بەناوی خوای گەورە و میهرەبان جوانترین سڵاویەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵین کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بە کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری نوێەوە کە ئەخوازین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان سوودێکی باش لە تەواوی تەوەرەکانمان وەربگرن. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیز بەیانیتان باش. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان لە چەند تەوەرێکی جیاواز و بەسوود پێک هاتووە کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە ڕۆڵی ئاین چه کاریگەریەکی هەبووە لەسەر یا ئاین چه کاریگەریەکی هەبووە لەسەر کەمکردنەوەی گرفتە خێزانیەکان بە پێوە ئامارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناوەندە فەرمیەکانی دادگاکاندا بڵاو کرایەوە ڕێژەی تەلاق و جیابوونەوە بینیمان کە چۆن زیاد بووە بە ڕێژەیەکی زۆر مەترسیدار بۆیە لەو بەرنامە لە بڕگەی یەکەمدا قسە لەسەر ڕۆڵ و کاریگەری ئاینەکەین لەسەر گرفتە خێزانیەکان کەمکردنەوەی گرفتە خێزانیەکان. تەوەری دووەممان قسەکردنە لەسەر وشیاری خانمان لەسەر نەخۆشیەکانی مەمکووە. تەوەری سێمیشمان قسەکردنە لەسەر پاراستنی شکۆی مرۆڤ لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت کە دڵنیام جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک دەبێت تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. بەڵای زانەوە کە میشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. گرنگترینی ئەو ڕوودا و مێژوانەی کە لە 24 یانزەی ساڵانی ڕابردوو ڕوویان داوە بە تایبەتیەوانی کە گرنگ و جێگەی بایەخن بۆ ئێمە لە بڕگەی یادەوەریدا کۆمان کردوونەتەوە پیشانتان دەدەین. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. 25 یانزەی هەموو ساڵێک دیاری کراوە بۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کە بەهۆی خۆسووتاندنی چەند ژنێکەوە ئەو ڕۆژە دیاری کراوە کە بەهۆی داواکردنی مافەکانی خۆیان لە کارکردن لەلایەن خاوەن کارگەیەکەوە توندی زیندان کران تا بێدەنگیان بکات. ساڵانە لە سەرانسەری جیهاندا ڕێژەی تونند و تیژی دژی ژنان لە بەرزبوونەوە و زیادبووندایە و ڕێکخراوەکانی بواری ئافرەتانی شۆشیاریەوە دەدەن لە ئەگەری زیادبوونی تونند و تیژیەکاندا کۆمەڵگە بەرەو ئاقارێکی خراپ هەنگاو دەنێت. جۆرەی تونند و تیژیەکان لە جیهاندا دژی ئافرەتان بریتیە لە تونند و تیژی دەرونی و جەستەیی و گێچەڵی سێکسی و تونند و تیژی سێکسی و ئابووری و کۆمەڵایەتی و زۆر جۆری دیکەش. ئاینی پیرۆزی ئیسلام لە سەرەتای سەرهەڵدانیەوە توانی پێگە و شکۆی ڕاستەقینە بۆ ژن بگێڕێتەوە و بیکاتەوە بە نیوەی کۆمەڵ و بە توندیش بە دژە و پیاوانەدا دەچێتەوە کە تونند و تیژن بەرامبەر بە ژنان و سزای سەختی قیامەتیشی بۆ دیاری کردوون. 25 یانزەی ساڵی 1970 سوپای سەلاحەدینی ئەیوبی لەگەڵ سوپای بەلدوونی چوارەمی ناوچەی بەیتولموقەدیس تێکەڵپرژان و دوای شەڕێکی درێژ و سەخت سوپای مسلمانان سەرکەوتن و توانیان گەمارویەکی پڕ لە نەرمونیانی و مرۆڤدۆستانی ناوچەی بەیتولموقەدەس بدەن و داواش لە دانیشتوانی بکەن بەبێ ئازار و وەشکەنجەدان بێنە دەرەوە تا ساتی تەوابوونی شەڕەکە و هەرکات ویستیان بە ئاسوودەی و ئارامی بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. 25 یانزەی ساڵی 1491 سەرەتای گەماروی ئابووری و سیاسی ئیسپانی و خاچپەرستەکان بەرامبەر بە غەرناطەی ویلایەت و دواشوێنی مسلمانەکان لە ئەندەلوسی گەورەترین ویلایەتی ئیسلامی. بۆ ئەو مەبەستەش پەیمانێک مۆر کرا بۆ مەلیک فێردیناندی پێنجەم و
دوای داگیرکردنیشی هەزارەها دەستنووس و زانست و داهێنان و کەلەپوری مسلمانان خاپور کرا یاخود سووتێنرا. ئەندەلوس یەکێکە لە ویلایەتە گەورەکانی ئیسلام و یەکێکیشە لە خۆشترین شوێنە گەشتیاری و ڕازاوەکانی جیان لە ڕووی سەوزایی و ئاو و هەوا و ژینگەوە. بەهۆی ناکۆکی ناوخۆیی و مسلمانان و سەرقاڵبوون بەهۆیەکانی خۆشگوزەرانی و بێئاگایی لە جیاد و زانست لەلایەن والی و کاربەدەستانیەوە کەوتە بەردەسی خاچپەرستەکان و مسلمانان تێیدا بوونە پلەسێ و پشتگوێ خران و ساڵانە بەدەیەها جۆرستەمیان بەرامبەر دەکرێت و دەچەوسێنرێنەوە. 25 یانزەی ساڵی 1991 کۆچی دوایی نووسەر و ڕۆشنبیر و سیاسەتمەداری کورد فەرەیدون عەلی ئەمین ناوبراو ساڵی 1933 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە بواری شانە و شانووی مناڵان و وێنە کێشاندا دەستی باڵای هەبووە. 25 یانزەی ساڵی 2016 کۆچی دوایی فیدڵ کاسترۆی سەرۆکی پێشووتری کوبا لە تەمەنی 90 ساڵیدا یەکێک بووە لە نەیارە سەرسەختەکانی ئەمریکا و سیستەمی سەرمایەداری. باز لەوە دەکرێت کە فیدڵ کاسترۆ لە ماوەی تەمەنیدا بە یەکەمین کەس دادەنرێت زۆرترین هەوڵی تیرۆرکردنی درابێت بە ڕێگا جۆراوجۆرەکانی تیرۆرکردن و لە ماوەی ژیانیدا زیاد لە 520 جار هەوڵی تیرۆرکردنی دراوە. فیدڵ کاسترۆ برای سەرۆکی دواتری کوبا ڕاول کاسترۆیە. فیدڵ کاسترۆ ماوەی 49 ساڵ سەرۆکی کوبا بوو لە ساڵی 1959 تا ساڵی 2008 و بڕیاریدا کە خۆی هەڵ نەبژێرێتەوە و پۆستەکە بۆ ڕاول کاسترۆی برای جێبهێڵێ. فیدڵ کاسترۆ لە ماوەی ساڵانی پەنجاکان سەرۆکی حیزبی شووعی کوبا بووە. لە کۆمەڵگەی کوردەواریدا هەمیشە ئاین ڕۆڵێکی باشی هەبووە بۆ پێکەوە ژیان و بۆ کەمکردنەوەی گرفتە کۆمەڵایەتیەکان بەتایبەتی هەر لا پەروەردەکردنی منداڵەوە تا و کاتێک کە تەسلیم یا پێشکەشی کۆمەلگای دەکات. بۆیە لە بەپێی ئامارەکانی چەند ڕۆژی ڕابردوو کە ڕاگەیەندراوە حاڵەتەکانی تەلاق و جیابوونەوە ئامارێکی زۆر مەترسیدارمان پیشان دەدەن بەرامبەر بە کۆمەڵگەی کوردی. بۆی کە بزانین ڕۆڵی ئاین بەتایبەتی لەسەر کەمکردنەوەی گرفتە خێزانیەکان چەندە و چۆنە واگەر بە هەتایە و ئاینیش لە کۆمەلگای ئێمەدا بیبیتە دەرەوە ئامارانە چەندە زیاتر دەبن. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز ماوەسا عەدنان خەتێ زانای ئاینی لە شاری هەولێرەوە میوانداریمان کردو قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. ماوەستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێت. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چا کاریگەریەکی هەیە لەسەر کەمکردنەوەی گرفتە خێزانیەکان؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. پێشەچی دەستخۆشی لە جەنابتان و لەو برا بەڕێزانە دەکەین کە لە دوای کامیرە ماندوون و شەو نخۆنی دەچێشن بۆ ئەوەی ئێمە لە خزمەتیان دابین. شەک و گومانی تێدا نییە کاک جەلالی بەڕێز ڕێز سڵاوان بۆ ئێوە بۆ خوشکە شەیدا شەیە ئینشاءالله. ئاین کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیان هەیە بە تایبەتیش کە ئێستا باسی ئێمە باسی تەلاق دەکەین. ئێمە لە ئیسلامدا هیچ شتێک هیچ کارێک هیچ کردەوەیەک بێمەبەست نییە. یعنی هەموو شتێک الله سبحانه وتعالى مەقسەدێک و مەبەستێکی لە دواوە شاردۆتەوە یاخود لە ئێمە دیارە دەیدۆزینەوە. یەکێکیش لە مەبەستەکانی سەرەکی لە پرۆسەی هاوسەرگیری ئەوەیە کە کۆمەلگایەک و شارستانیەتێکی ڕێکوپێک بنیاد بندرێ. بەڵام ئەم مەقسەدە و ئەم مەبەستەکی لە پێشتر هەیە کە ئەویش ئەوەیە تۆ کاتێک کە پرۆسەی هاوسەرگیری پێک دەهێنی مەبەستت بێ کە سنەتێکی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێ دەکەی. ئەم سنەتە کە جێبەجێ دەکەی چۆنیەتی واریدبوونی چۆنیەتی هەبوونی لە ناو شەرعی خوددادا وات لێ دەکات تۆ لەسەر ڕێڕەوێکی ڕاست بڕۆی تووشی لادان نەبی. ئەمە نەشاراوەیە و شتێکی وەکو دەڵێ مەشهورە و هەمومان دەیزانین
لە زۆربەی بوارەکان لە زۆربەی بابەتەکان لە پەرتوکەکان باسی تەلاق کراوە، بەڵام تەلاق وەکو حەلێکە، بەڵام بەداخەوە ئێستا بووە بە مشکیلە لەبەر ئەوەی یعنی دەبینی ئەو خوێندنەوانەی بۆی دەکرێت هەموو جۆرە خوێندنەوەکی بۆ دەکرێت تەنها لایەنە ئاینیەکەی ڕەچاو ناکرێت. لەبەر چی؟ لەبەر ئەوەی تۆ دەبینی کەسەکە خێزانی تەلاق دەدا چەندەها هۆکار هەیە کە باس کراوە، بۆ نمونە تەکنەلۆژیای زانستی ئێستا وەکو دەڵێن ئەوەی سۆسیال میدیایە چی پێ دەڵێن سۆسیال میدیا یاخود پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یاخود ئەم جۆرە شتانەی کە ئێستا هاتۆتە دنیای ئێمە، یاخود دەڵێ ئەن ئینفتاح الثەقافی واتە کەسەکە ڕۆشنبیری فراوان بووە، ئەمە شێکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە تەلاق زیاد دەبێت. یەکێکی تر الصراعات السیاسیە، یەکێکی تر المسلسلات الغەرامیە، ئەمانە هەمویان لەلایەک دابنێ، بەڵام کاتێک موسڵمان پرۆسەی هاوسەرگیری پێک دەهێنێ بە مەبەستی ئەوەی کە لەگەڵ هاوسەرەکەی باش بێ و سنەتی ڕەسوڵ الله جێبەجێ بکە، دواتر سنەتی حەیاتە کە تو لە ژیاندا الله سبحانه وتعالى تۆی دروست کردووە غەریزەیەک لە ناختدا هەیە، هەم لەلایەن پیا و هەم لەلایەن ئافرەت دەبێ بەم ڕێگە شەرعیە جێبەجێ بکرێت. ئەمەش مەبەستەکەی تر دێتە دی، بۆیە ئێمە تاکو لە مەبەستە سەرەکیەکەی حاڵی نەبین، مەبەستەکەی تر کە پەیوەستە و پەیوەندە و ملحەقە بە پەیوەستی یەکەم بە مەبەستی یەکەم نایەتە دی. بۆیە دەبینی ئێستا زۆربەی ئەوانەی کە ئەمە دەبینی لە ناو مەشاکیلداین یاخود ئەوانەی کە پرسیارمان لێ دەکەن لێی دەپرسی ئایا تۆ کە هاتووی ئێستا نیەتت هێناوە خێزانەکەت تەلاق بدەیت، دەزانی ئایا تەلاق شتێکی ناشیرنە، ئایا دەزانی تەلاق شتێکی خراپە، ئایا دەزانی تەلاق ئاخیر حەلە لە ئیسلامەتی دانراوە نەوەک سەرەتایی وەکو دەڵێ مشکیلەکان بێ. بەداخەوە کە ئێستا کابرا دەبینی لەگەڵ ئافرەتەکەی یاخود ئافرەت لەگەڵ پیاوەکەی هەر تۆزێک شتێکیان ناگاتە دڵ، ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە لێک جیابوونەوە دروست بێ. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەم پیاوە سەبری نییە یاخود ئەم ئافرەتە وەکو دەڵێن ئارامی نییە. ئێمە هەموو جارێکە دەچین بۆ ئەوەی ئەم پرۆسەی هاوسەرگیریە کە بەداخەوە ئێستا ئەوەش کەم بۆتەوە کە دەچین ژنێک لە کوڕێک مارە بکەین یاخود وەکو پرۆسەی هاوسەرگیری پێدەوترێ، پێشوەخت دەبێت کوڕ و کچەکە تێبگەن. ئەگەر کوڕەکە دەیەوێت کچێک بێ هیچ پەڵەیەک و هیچ هەڵەیەکی نەبێ لە ژیاندا، ئەمە لە کوڕەی زەوی دەست ناکەوێت. ئەگەر کچەکەش دەیەوێ پیاوێک بێ هیچ هەڵەیەکی نەبێ هیچ کەم و کورتیەکی نەبێ، ئەمەش لەسەر کوڕەی زەوی ئێستا دەست ناکەوێت. لە دوای پێغەمبەران بە تایبەتیش ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام کە کۆتایی کرد، کۆتایی بە ژیانی هات، عیسمەت کۆتایی هاتووە، کەواتە دەبێت تۆ لەلات شارەزا بێ و ئاشکرا بێ و نەبراوە بێ، براوە بێ کە مەشاکل دروست دەبێ، کە مەشاکل دروست دەبێت دەبێت ئارام بگیری. ئەم ئارامگرتنە دەبێتە هۆی ئەوەی کە تۆ پەلنە هاوێژی بۆ تەلاق و نەبێتە هۆی ئەوەی کە لێک جیابوونەوە یاخود بە تایبەتیش کە ئینسانێک ئەگەر بیر بکاتەوە تۆ ئافرەتێکت لە ژێر دەستدایە. یعنی ئێمە ئێستا لە مانجی مەولود داین کە ناویان لێ نامانجی مەولود ئەجینە ئەسلەکە بۆ خۆی مانجی ڕەبیع الأوەلە، یعنی لە سنەنی ئەبی داود هاتووە. پێشەوە عەلی کوڕی ئەبی تاڵب بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ کانە ئاخر کەلامی ڕەسوولی الله عەلەیهی سەڵات وەسەلام، ئاخر وشەی ڕەسوڵ الله کە لە ژیان دەرچوو فەرمووی ئەسسەلا ئەسسەلا، تکای ئاگاداری نوێژەکانتان بن. بە پلەی دوو الله سبحانه وتعالى کە لەسەر ئێمەی واجب کردووە هاموشۆی یەکترە و بە تایبەتیش نێوان ئافرەت و پیاو، فەرمووی ئیتەقوا الله فیما مەلەکەت ئەیمانوکم، ئێوە پارێزکار بن، ئێوە ئاگادار بن لە خوا ترس بن لەوانەی لە ژێر دەستاندان کە بەهۆی عەقدەوە بووینە ژێردەستەینگۆ یاخود بووینە هاوسەرینگۆ. بۆیە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەمەرگدا لە ئاخر وشەی بۆ ئوممەتەکەی ڕایگەیاندووە ئاگاتان لە خێزانەکانتان بێ. یعنی ئەگەر ئێمە بەرگێکی یاخود نەکهەیەک و تامێکی دینداری بدەینە شتەکانمان، بەڵام دینداریەکی صحیح و ژیرانە و عاقڵانە و لەسەر ڕێبازی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام تەئکید بنبڕ نابێ، بەڵام ئەو عەدەدە زۆرێک کە ئێستا هەیە زۆر زۆر کەمتر دەبێت. زۆر باشە مامۆستا، کە باز دەکرێت بەس لە ساڵی 2010 74000 کەس تەلاق دراوە.
مامۆستا ئێوە وەکو مامۆستایان یانی تا چەندە لە دەرەوەی ئەو دۆسیانی کە لەناو محکەمەیە یەکلایە بنەوە جیاواز دەمانێت ئێوە لە دەرەوەی دادگاکان چ ڕۆڵێکتان هەیە بۆ ئاشتەوایی نێوان خێزانەکان یا نێوان هاوسەرەکان لەوەی کە نەگەنە تەلاق و زۆربەی و گرفتە خێزانیانی کە دێنە لای ئێوە لەسەر چین گرفتەکان دروست بوون؟ دەستخۆش بێ کاک جەلال پرسیارێکی بەجێ بوو. ئێمە زۆر وەکو دەڵێ ڕێگری دەکەین و بگرە لەوانەیە پرۆژەشمان تەقدیم کرده بێ لەگەڵ چەند مامۆستایەکی تر پێشی ئەم ڕووداوە ڕوو بدە. بۆ نمونە هەندێک مامۆستا پرۆژەیان تەقدیم کردووە هەر کچ و کوڕێک کە دەستنە پرۆسەی هاوسەرگیری با ماوەیەک پێش ئەوەی بچنە پرۆسەی هاوسەرگیری یاخود کاتێک کە هاوسەرگیریشیان پێکهێناوە ئەوەندەی ماندوو دەبن لە زێڕکردین لە جل و بەرکردین کە شتێکی ئاساییە و شەرعیە. بەڵام بە مانگێک کەمتر لە مانگێک ماوەیەک شوێنێک هەبێ وەکو دەڵێ مرکزێک هەبێ بنکەیەک هەبێ هاموشۆی بکەن بۆ ئەوەی ئەم کوڕ و کچە بزانن ئایا مافیان چییە و ئەرچیشیان چییە. زۆر جار دەبینی کچەکە کە لی دەپرسی تۆ کە شوودەکەی دەزانی مانای شوکردن چێ لەوانەیە نەزانی بۆیە دەبێ پێش مشکیلەکە لە کوردەواری دەوترێ پێش تایە بەڕێ بە خۆت دابدەی یعنی دەبی بەڕاستی ئێمەش ئاوا بکەین. بۆیە ئێمە هەل لە پرۆسەی هاوسەرگیریەکە زۆر جار دەبینی دەدەقە چارێکێک ئەوەندی بتوانین ڕایان دەگرین پێیان دەڵێن من بۆ خۆم وام کردووە ڕقەمی خۆم دەدەمە کوڕەکە و جاریوە هەیە ئافرەت هەیە دەزانم کە شارەزایە ڕقەمی ئەم خوشکە بە ڕێزەش ئەم بووکە بە ڕێزەش وەردەگرین دەڵێم ئەو ئافرەتە هەیە شارەزای لەم بوارەیە لەوانێت تۆ شەرم بکەی پرسیارم بکەی هەندێک شتی نهێنی بی بەڵام دەتوانی پەیوەست بەو ئافرەتە پەیوەندی بەو ئافرەتەوە بکەی بۆ ئەوەی لە مەشاکیلەکان دوور بن چونکە دەبێ بەڕاستی گەورەترین شت ئەوەیە تۆ کاتێک ئیشێک دەکەی عەلا بەسیڕەتی من الئەمر تۆ بەرچاوت ڕوون بێ بڕوا بکە کاک جەلال. یعنی چوینە کێشەیەک بە سێ مامۆستای ئاینی تاکو وەکو دەڵێت تۆزێک سەهلمان کردواتر من نازانم ئایا لەگەڵ یەک ئاش بوونەوە یاخودنا. یعنی بووکەکە بووکێک بوو لە ماڵی خەسوێک کە ئاخیر منداڵیان بوو ئاخر کوڕیان بوو لە قاتی سەرەوە بوو خانوەکە 200 مەتر بوو لە قاتی سەرەوە هەموو شتی خۆی کامل بوو بەس بڵێ ماڵێکی تایبەتی نەبوو لە دەرەوەی ماڵەکە. ئەم دایکەش وتبووی ئەمن ئەو کوڕەم ماوە کوڕەکانی تم هەموو شویان هەمویان خێزانیان پێکەیناوە و لەگەڵ شوەکانی لە شوێنی خۆیتیان. بەڵام من حەز دەکەم ئەو کوڕە لەگەڵم بمینێتەوە هیچ یارمەتی من مەدە من بۆ خۆم یارمەتی مەیە. دیارە شتێکی پێویست دەبێت گازی بووکەکە دەکات داوا لە بووکەکە دەکات شتێکی بۆ بکە بووکەکە دەڵێ خۆ من خەدامەیتونیم بەس لەسەر ئەوەندە قسەیە یعنی بڕواتە بێت داکە کە دەیگوت ئەگەر ئەو کوڕیان دەبێت ئەو ژنەی تەلاق بدە یان دەبێت جارێکی تر نێتەوە ئەم ماڵە حاشا لێ دەکەم شیری حەڵاڵی خۆمی لێ حەرام دەکەم. برایەکانی گەورەکانیش دەیانوت ئێمە لە قسەی داکمان دەرناچین لەبەرەوەی باوکمان نەماوە دایکمان سەرپەرشتیمان دەکە یعنی تۆ وەرە لەسەر قسەیەکی ئەوە هەم لایانی خەسوەکە هەڵەیە کە لێبوردنیە هەم لایانی بووکەکەش هەڵەیە کە شتێکی ئەوە وەکو داچی خۆی حیساب بۆ ناکە. بەڵام تۆ ئەگەر بێی لایەنێکی ئاینی سیرکەی ئەم بووکە ئەم ئافرەتە کە خەسوویتی کە ئەم کوڕی بەخێو کردووە ئاوا دە کچەکە بگەیەندرێ تۆ تازە هاتووی بوویە بووکی ئەم ماڵە ئاخە ئەم کوڕە لە سکی دایکی بووە گەورەی کردووە خۆشەویستی ماڵە تۆ دەبێ ئاگاداربی ئەوەندەش ڕەچاو بکەی کە ئەم کوڕە بۆتە هاوسەری تو خێزانتان پێکەیناوە نابێت تۆ پێت وابێ یەکە و سەرسەتاسەد دەبێت بۆ تو بێ دایکی فڕێبدا نە لە شەرعیش ڕێی دەبێتەوە نە لە عەقڵیش. بۆیە زۆر گرینگە پێش پرۆسەی هاوسەرگیری نەک پێش تەلاقدانەکە پێش پرۆسەی هاوسەرگیری بەڕاستی بەر لەم مشکلانە بگیرێ یاخود بۆیان ڕۆن بکرێتەوە کە ئایا هاوسەرگیری واتە چ زۆر جار ئافرەت وا تێدەگا کە شووی کرد ئیدی تەواو دەکەوێتە خۆشی نازانی ئەو کاتە ناخۆشی دەست پێ دەکات. ئێستا کۆڵینەوە کرا لەلایەن نەفسی بەتایبەتی ئەم کوڕ و کچەی کە یەکتریان نەدیوە ئەو گرفتانەی کە زیاتر دێنە لای ساڵی یەکەمە لەبەرە هەتا تەبیعاتی یەکترشان ئەو گرفتانەی کە زیاتر دێنە لایەوە بۆ چارەسەرکردنی چین و تا چەندە گرفتەکانی خیانەتی زەوجی دێنە لایەوە بەتایبەتی بەهۆی ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا هەیە بۆ ئەو مۆدلگەرایی کە ئێستا هەیە بۆ ئەو دراما و تۆڕە کۆمەڵایەتیانی کە ئێستا هەیە زۆر بە ئازادی و بێ هیچ سانسۆرێک زۆر بە ئاسانی هەموو تاکێکی خێزانێک لە بەردەستایەتی.
بەداخەوە یعنی دەڵێن ئاهین ثمە ئاهین ثمە ئاه لە ناو مسلماناندا ئەمە هەیە کە بەداخەوە هەندێک عایلەی مسلمانانیش تووشی ئەم هۆکارە بوون بەڵێ ئەمە شێکێک لە هۆکارەکانە کە هۆکارەکان زۆرن کە ئەوەی ئەمە خوێندومانەوە لە سایت و لە ڕۆژنامەکان کە باس لەوە دەکەن پێشکەوتنی تەکنەلۆژیا کە بۆ خۆی دەبێت پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەم جۆرە معلومات بەردەستانە و زانیاریان دەبێتە هۆکاری ئەوەی تۆ زیاتر و زیاتر شارەزایی پێیا بکەی و ثەقافەت زیادبی بەڵام بەداخەوە بۆیتە هۆی ئەوەی کە لێکترازان دروستبی بەڵێ بەداخەوە ئەمەش بووە یعنی جاری واش هەبووە یعنی ئەم جۆرەش کە دەبینی ئافرەتەکەیان کوشتووە بەهۆی شەڕف ئەو جەدێن دەڵێن وڵا ئیسلام و توێتی بیکوژە کابرا دەبینی کە دێتەوە شتێکی ئاوا دەبینی یاخو شتێکی ئاوای بۆ باز دەکەن برای کچەکەی باوکی کچەکەی جاری وایە ئامۆزای کچەکەی یعنی غیرەت دەیگرێ یاخود خۆی پێڕاناگیرێ ئیشەکە گوناهەکە دەکا بەسەر ئیسلامەتیش دادەینن بەڵام ئەمە وتمان دەبێ بەڕاستی پێش ئەوەی ئەم هاوسەرگیریە ئەنجام بدرێ پرۆسەیەکێ دەبێ بەڕاستی پێش هاوسەرگیریەکە تێبگەێنرێن ئەمە زۆر جار دەچین کە ئەم کچ و کوڕە لە یەک مارە دەکەین یعنی زۆر جار دەبینی یعنی لەسەر مارەیەکە پێک نەهاتون یعنی دەڵێن کاکە دەبێ مارەیەکە دیار بێ یعنی کچ و کوڕەکە یان بە پەلەیە یاخود مەبەستێکی تری لە دواوەیە دەبینی مارەیەکە باس نەکراوە یاخود دەچێتەکە ئەم گرفتانەی تێنەگەشتن بەڕاستی پێویستە ئەم گرفتانەی کە تێنەگەشتن لەسەر مارەیی یاخود لەسەرەوەی کە شوێن و مەکان و لەسەر داخوازیەکانی یەکتری ڕەنگە لە ڕابردوو تا ئێستاشدا هەر هەبوو بێ بەکەم و زۆر بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە زیاتر کاریگەری نەکاتە سەر زۆربوونی ڕێژەی تەلاق بەڵام دوو حاڵەتەیە کە دەمەوێت زیاتر منیش و بینەدانیش تێ بگەین لە نمونە هاوسەرێک بە تایبەتی ئافرەتێک دەبینی هاوسەرەکە ڕەنگە مەشروب خۆر بێت درەنگانی شەو بێتەوە نوێژنەکە بێت دوور بێت لە دین و کەس نەزانێت پارەی حەڵال دێنێتە ماڵەوە یاخود نا بەڵام لە مقابل پاراستنی چوارچێوەی خێزانەکەی ڕەنگە ئەم خانمە هەموو ئەمانە قبول بکە کە هەشمانە نمونەی زیندوو زۆرن لە بەرامبەردا ڕەنگە ژنوپیاوێکی ئارام و لەسەرخۆ لە پڕێکێکیان هەڵەیەکی خیانەی زەوجی بکە ئیتر ئیدی ڕەنگە ئەوی تریان دنیا ژیانی خۆیان تێکبان بە هیچ شێوازێک ڕازی نەبێت لەگەڵ یا جارێکی تر بسازێتەوە کە ئێستا بە پێندێک لە زانیاریەکان بەشێکی زۆری لە ئامارەکان لەسەر خیانەی زەوجیە ئایا تاکی ئەم هاوسەرە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکە کە ئینسانە شایەنی هەڵەیە کە هاوسەرەکەی تووشی تاوانێک بووە تووشی خیانەتێکی زەوجی بووە ئایا لە تەلەفۆنکردنێک بێت ئایا لە پەیوەندیەکی بوو بێت یاخود تا ئەو کاتی کە بگاتە پەیوەندیەکی زۆر ناشەرعی و قوڵتر ئایا چۆن ئەم دوانە دەبێ هەڵسەنگاندنیان بۆ بکرێت کە لەو لاوە کەسێک لە پێناو پاراستنی چوارچەوەی خێزانەکەی خۆی هەموو ئەمانە قبول دەکا بەڵام یەکێکیش لەبەر هەڵەی هاوسەرەکەی دەیەوێت خێزانەکەی بە تەواوەتی هەڵوەشێنێتەوە زۆر جای ڕەنگە 4-5 منداڵیشیانە بێت دەست خۆش بێ کاک جەلال من مەبەستمە یعنی پێش ئەوەی ئەم ئافرەتە ئەم خیانەتە بکە دەبی پێی ڕابگەیەندرێت کە تۆ پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەی خیانەتکردن یاخود ئەدنە حەڕەکە یؤدی إلى هدم الأخلاق یعنی دەبی پێی بگۆترێت تۆ کە شتێکی ئاوا دەکەی خێزانەکەت هەڵدەوەشێنیەوە یاخود شتێکی ئاوا دەکەی بزانە ئەم پیاوەش غیرەتی هەیە تۆ نابێ ئەمە بکەی ئەگەر ناتوانی ئەم وەکو دەڵێ هێلانەیە ئاوا بە پاچی و چاچی ڕای بگری دەبێ ئاگاداری خۆت بێ هەم عائلەی خۆت و هەم عائلێش تووشی کێشە و گیر و گرفت نەکەی ئەمە باسمان کرد یەکێک لە هۆکارەکان بەڵێ هۆکارەکانی بەڕاستی بەداخەوە وەکو باسمان کرد خیانەتی زەوجیە یاخود یان لەلایەن پیاوەکەی زۆر جار ناگاتە خیانەتی زەوجی بەڵام ئافرەت هاتووە پرسیاری کردووە مامۆستا تۆ ڕێگایەکم بۆ دابنی چی ڕێگاکرد بۆ دادن خوشتی بەڕێز دەرێ پیاوەکەم لە بەیانی تاکو ئێوارە دەچێت بۆ ئیش لە ئێوارە دێتەوە دەچێتە غورفەیەکی تاکو تەنیا سەیری هەموو شتێک دەکا ئەکرەمەکوم الله یعنی بەس سەیری ئێمە ناکە کەچی دواتریش دەنوێ و بۆ بەیانی هەڵدەستێتەوە زۆر زار دەبینی نان لە ماڵ ناخوە ئێمە پێمان گوتە خوشتی بەڕێزم لەو حاڵەتەدا یاخود ئافرەت هاتووە دەڵێ پیاوەکەم باش بوو بەڵام ئێستا بۆ خۆی ئەکرەمەکوم الله مەشروب عەرەق دێنێتەوە ماڵەوە لە ناو سەرلاجە لەوەش لە پێشترە دەبێت تۆ بۆم تێ بکەی ئایا من چ بکەم ئێمە هەر وتمانە خوشتی بەڕێز تۆ وامەکە کە لێکترازان دروستی بە تایبەتی منداڵتانێ منداڵەکان گوناهیان نیە لەوانەیە ئەمەش کاتێک بێ دواتر ئەم شوێیت و ئەم مێردەیت و لەوانەیە دواتر بە ئاگا بێ شتێک سەدمەیەک
بەڵام تۆ هەر سەبر بگرە ئارام بگرە بەڵام بەڕاستیش ئەمە دەگەڕێتەوە سەر لایەنی ئایا ئەم ئافرەتە تا چەندە توانە و تااقەتی هەیە ئارام بگرێ تا چەندە دەتوانێت ئەم پیاوە وەکو دەڵێ ئیستیفزازی ناکا و ئەزیەتی نادا بۆیە ئەمانە هەموو هۆکارن بەڵام ئێمە دەڵێن پێش ئەم هۆکارانە دەبێ پێی بگۆترێت کە ئەم پرۆسەیە مانای چییە بۆیە ئەگەر تۆ نەیزانێ مانای چییە سبەینێ ناتوانانی ئارام بگرێ ناتوانێ وەکو دەڵێ سەبر بگرێ بە تایبەتیش هەم دوای تەلاقیش ئایا ئەم ئافرەتە زۆر جار ئافرەت ئێستا داوای تەلاق دەکات لەم حاڵەتانی باسمان کرد ئێمە پێی دەڵێن خوشتی بەڕێزم تۆ ئێمە لە شەرع هەمانە الموازنە بین المەفسەدەتەین یعنی تۆ موازنە دەکەی بەراورد دەکەی لە نێوان دوو خراپەکاری ئەخەف الضەرەرەین تۆ ئەگەر بچێ ماڵی باوکت ئایا ئەمەی کە ئێستا ئازادیەکەی لە ماڵی مێردت دەڕوا نایەتەوە منداڵەکانی خۆت بەخێو دەکەی ئایا ئەم گرێنتێت هەیە لە ماڵەوە باوکیشت ئاوا بەخێوت بکە یاخود ئاوە برایەکان لەگەڵ باش بن یاخود منداڵەکانت پەراگەندە نەبن یعنی ئەمە مەفسەدەیە بەڵام مەفسەدەیەکی گەورەتر چاوەڕێت دەکە بۆیە سەبر بگرە لێرە ئەمە هەروامان گوتووە هەتا کرابێتن ئێمە نەمان هێشتووە حتا وەکو دەڵێ خیانەتی زەوجیش بی وتومانە رسول الله فەرموویەتی عليه الصلاة والسلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون باشترین کەس ئەو کەسانە کە تەوبە دەکەن بە ئافرەتەکەمان گوتوێت تەوبە بکە یاخود پیاوەکە زۆر جار ئێستا ئێمە دەڵێن هەر ئافرەتان خیانەی زەوجی دەکەن پیاوانیش ئێستا خیانەی زەوجی دەکەن یعنی پیاوانیش دەبین بە هۆکاری ئەوەی ئەم هەموو مەساجە زۆر بووە ئەم هەموو مسلسلاتە ئەم هەموو بە ئاسانیە دەگەن بە ئافرەتی بە هەر شێوازێکە ئەم هۆکارانە هەیە پیاوەکانیش ئاوا ئێستا خیانەی زەوجی دەکەن بەڵام زیاتر لەبەر ئەوەی ئێمە کۆمەلگایەکی دیندارین کۆمەلگایەکی کەلتوری وەکو دەرێ ڕەسەنایەتیمان پێوە دیارە زیاتر باسی ئافرەت دەکرێت ئەگەنا پیاویش ئەم جۆرە شتانە دەکەن کە ئافرەتەکان هاتون شکایەتیان کردووە ئەمانش هۆکارن بۆیە ئێمە وتومانە باشترین چارەسەر سەبر و ئارامگرتنە زۆر زۆر سپاس بۆ بەڕێزمەوە سعد نانخەتێ زانایانی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیارەکانت بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرم و دواتر پێتان دەگەمەوە. لە هەرێمی کوردستان لە شار و شارچکە جیاوازەکان هێشتا خۆشەویستی مانگی مەولود بەردەوامە. لە چەمچەماڵ بۆ بۆنێەوە مەراسیمێک ساز کراوەکە پامنێرمان جەلال جەباری ڤیتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری بین. زۆر زۆر بە خێراتنیەکی گەرم و لەسەر جەمیوانە بەڕێزەکانەکەین لە درێژەی بەڕێوەچوونی چالاکی و مەراسیمەکان بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت نوێشخێنانی مزگەوتی حاجی شێرکۆی هەمەوەندی لە قەزای چەمچەماڵ ئاهەنگێکیان بۆ بۆنەوە ڕێخست. لە ئاهەنگەکەدا جیاوازدا ئاهەنگەکانی دیکە کتێبی ژیاننامەی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بەسەر ژمارەیەک لە کەسایەتی و مامۆسایانی ئاینی سنوورەکەدا دابەشکران. لە نێویشیاندا بەرپرسی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی هیوادارم ساڵانە یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم لە کۆمەڵێک یادکردنەوەی تەقلیدی دەرچێ بۆ نمونە ئەکرێت ساڵانە کۆمەڵێک پرۆژەی جۆرا و جۆر بۆ نمونە 63 هەڵمەتی نەمامچاندن لە شارە جۆر بە جۆرەکانە هەڵمەتی پاکردنەوەی ژینگەیی هەڵمەتی یارمەتیدانی کەسانی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت دەستخۆشی لە مزگەوتی حاجی شێرکۆکەم بۆم یادی مەولودا بەڕاستی ئەم ساڵ شتێکی جیاوازیان کە لە ساڵانی تر کاڵسان بە دابشکردنی کتێبی ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیوادارین ساڵانی تر جیاوازتر ئەم یادە بکرێتەوە وەکو نەمام ناشتن یان هەڵمەتی پاکردنەوەی ژینگە دەستخۆشیان لێکم. زۆر دەستخۆشیە جێگەی دەستخۆشیە ئیشەڵڵا هەموو ساڵێک هەر بەردەوامە بێ لە ناو موسڵمانانە و ئینشەڵڵا کۆڕی ئیسلام ئینشەڵڵا هەر بەردەوامە بێ و هەر ئەم محەممەدە کە ئێمە خۆشمانەوە هەموو ساڵێ یادەکەینەوە ئەم مانی مەولودا بەدەوام عالم هاوکاری بکە یادی بکاتەوە کۆڕ و کۆمەڵ گەرم بێ مسلمانەتیمان بە قووەت بێ زیاتر شەحن بکرێتەوە ئینشەڵڵا. گەلی کورد لە مێژە بەهۆی پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرنگی زۆریان بە بۆنە و مەراسیمە ئاینیەکان داوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت
پێویستە لەسەر مسلمانان لەسەر جەمڕۆژەکانی ساڵدا بە ئەنجامدانی سونەتەکانی پێغەمبەری ئیسلام و وازهێنان لە گوناه و تاوان ئەو یادا بەرز ڕابگرن. باشترین یادکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە ئێمە ڕۆژی لەدایکبوونی بکەینە ڕۆژی لەدایکبوونی خۆمان، بکەینە دووبارە هەڵدانەوەی پەڕەیەکی نوێ لەگەڵ ژیان بۆ وا بژین لە قیامەتا سەرفراز بین، بکەینە وێزگەی گەڕانەوە و تەوبە بۆ لای خوای پەروەردگار. ئەم ڕۆژە بکەینە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەم ڕۆژە بکەینە اقتیدا بە سیرەی سەحابە و ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. لەبەرەوە پێویستە ئێرە بکەینە وێزگەی گەڕانەوەمان بۆ لای خوای پەروەردگار بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار لە ژێر ڕایەت و ئاڵای ڕەسوول الله لە ڕۆژی قیامەتە حەشرمان بکات. ساڵانە و لەگەڵ هاتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا هاوڵاتیان بە شێوازی جۆرا و جۆرە و یادا بەرز ڕادەگرن. ماوەی چەند ساڵێکیشا لەلایەن ڕێکخراوەکان و هاوڵاتیانەوە بە شێوەی جۆرا و جۆر و جیاواز پێشوازی لەو یادە دەکرێت و داواش دەکرێت چیتر یادی لەدایکبوونی ڕابەری مرۆڤایەتی لە شێوەیەکی تەقلیدیدا نەمێنێتەوە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، چەمچەماڵ. بەڵازیان تەوەری دۆمان تەوەرێکی تەندروستیە کە تایبەتە بە نەخۆشیەکانی مەمک بە تایبەت شێرپەنجەی مەمک کا دەپرسین بزانین هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجەی مەمک یاخود قۆناغەکانی چین و ئایا ئەو پشکینە پێشوەختانە چین کە ئێمە دەتوانین پێشگیری بکەین لە توشبوون بە نەخۆشیەکانی یاخود بە شێرپەنجەی مەمک. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە نیاز مستەفا پسپۆڕی نەخۆشیەکانی مەمکمان کردو. دکتۆرە زۆر بەخێر بێت. سپاس. سەرچاگر پێمان بڵێ بزانین نەخۆشیەکانی مەمک چین ئەگەر ئاماژەیەکیان پێ بێ. مەمک وەکو هەر ئەندامێکی تری لەش کۆمەڵێک نەخۆشی هەیە کە تووشێ بێ ئەتوانین بکەین بە دوو گروپی سەرەکیەوە. کۆمەڵێک نەخۆشی هەن کە نەخۆشی سادەن و چارەسەرتیانە ئاسانە. گروپی دووهەم گروپی شێرپەنجەیەکانە کە ئەمەش خۆی لە چەند جۆرێکی تایبەتی شێرپەنجە ئاگرێتەوە. زۆر باشەکەواتە شێرپەنجەی مەمک چیە و لە کام ڕەگەز و لە کام تەمەن زیاترە و زۆرترە؟ شێرپەنجەی مەمک وەکو هەر شێرپەنجەیەکی کە بریتیە لە زۆربوونی خانەکان بە شێوەیەکی ناڕێکوپێک. اینجا ئەم ناڕێکوپێکیە لە فەرمانیان لە شێوەیانە. ئەو تەمەنەی کە زۆر باوە عادەتەن تەمەنێکی محدد نییە بۆ شێرپەنجەی مەمک، بەس ئەوەی کە زیاتر تیای دەرەکەوێ زیاتر لە زۆربەی وڵاتان لە سەر و 50 ساڵیە، یعنی هەتا ئەوکوێت تەمەن زیاد بکە ئەگەری توشبوونیش زیادەکە. بەڵام دکتۆرە باس لەوەکەن کە هەر خانمێک ئەگەر زووتر بکەوێتە سۆڕی مانگانەوە زیاتر معارەزە بۆی کە تووشی شێرپەنجەی مەمک بێت یاخود بە پێچەوانەوە ئەو خانمانەی کە درەنگتر لە سۆڕی مانگانە دەوەستن. ئایا ئەمە بوونی هەیە و ڕاستە کە دەوترێت ئەم دوو لایەنە زیاتر معارەزن بۆی کە تووشی شێرپەنجەی مەمک ببن؟ بەڵێ خۆی ئێمە کۆمەڵێک هۆکارمان هەیە کەوا لە کات خانمێک ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی مەمک زیاتر بێ. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە خانمێک ئەگەر سووری مانگانی لە پێش تەمەنی 12 ساڵ دەست پێ بکە، ئەگەر تەمەنی لە سەر و 50 ساڵ بە سووری مانگانی ما بێت، ئەمە شەر هۆکارێکە بۆ توشبوون، ینی هۆکارەکە زیادەکە. ئەمەش بەوەی هۆکاری ئەوەیە کە لەو مدەیە هۆرمۆنات ئیش ئەکا و چالاکە لە لەشی ئەو خانمەیە کە سەبەبی سەرەکی بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمک هۆرمۆنەکانە. زۆر باشەکەواتە ئێمە شێرپەنجەی مەمک چۆن بیناسینەوە لە حاڵەتێکە ئێمە گەر تووشی حاڵەتێکی وا ببین چۆن بزانین کە ئەمە شێرپەنجەی یاخود ئەمە گرەیەکە لە ناو مەمکن خانمەیە هەیە کە ئەم گرەیە پیسە ئێمە چۆن ئەمە تەشخیص بکەین؟ باش کۆمەڵێک هۆکە نیشانە هەن کە ئەتوانین دابنین ئەمانە نیشانی شێرپەنجەن ئەگەر خانمێک هەستی پێکرد. نیشانەی سەرەکی بریتیە لە بوونی گرێک ئایا لە مەمکا بێت یا لە ژێرباڵ. یەکێکە لە نیشانەکان گۆڕانی گۆی مەمکە، ئایا تێکەڵکردنی گۆی مەمکەکەیە، برینی گۆی مەمکەکەیە، چوونە ناوەیەکە کە پێشتر نەبوو بێ، گۆڕانی پێستی مەمکەکەیە، چوونە ناوەی پێستەکەیە، چاڵبوونیەتی یا ڕەنگی پێستەکە بۆ ڕەنگێکی توێکڵی پرتەقاڵە گۆڕێ. ئەمانە کۆمەڵێک نیشانن کە ئەتوانین دایبنین ئەو نیشانانە نیشانی شێرپەنجە بن. خۆشێت خانمێک ئەم نیشانانەی هەبێت بەڵام شێرپەنجە نەبێت، یان بەعکسەوە شێرپەنجەشی هەبێت و هێشتا ئەم نیشانانەی لێ دەرنەکەوت بێت. زۆر باشە کاتە دکتۆرە زۆربەی خانمان هەیە کە مەمکن مادێکی سپی دەرئەیات لەم حاڵەتەیە ئەبێت سەردانی پزیشک بکەن یاخۆ دەمە شتێکی ئاساییە؟
طبعا ئەگەر تۆ باسی تەڕی مەمک بکەیت ئەو ڕەنگە بەبێ ئەوەی کە بگو شریان هەر شتێک هەبێت هەر لە ئیرادیان خۆی ئەو خانمە مادێکی سپیان هەر ڕەنگێکی کە بێت کە لە مەمکە پەیدا بێت ضرورەکە سەردانی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک بکات. تەڕی مەمک چەند جۆرێکمان هەیە هەندێک جار جۆرەکە فەسلەجێ یعنی نەخۆشی نییە بۆ نمونە تەڕی مەمک شیردانە و لە کاتی شیردا هەیە ئەمە شتێکی فەسلەجێ و نەخۆشی نییە. جۆرێکی تر تەڕیمان هەیە کە لە تەمەنێکی محدد ڕوئەیە و لە چەند بۆریەک لە بۆریەکانی شیر دروستە بێ و چەند ڕەنگێکی جیاوازیە تاوان بۆ تەڕی ڕەنگەکە زۆر مهمە لە یەک لای مەمکەکە بێ یان لە هەردوو لای مەمکەکە یاخود لە یەک بۆری ئەبێ یان لە چەند بۆریەک ئەمانە دیاریە کات کە ئەم تەڕیە پێویست بە پشکنی نەکات یاننا یان بڵین ئەم تەڕیە فەسلەجیە یاخود نەخۆشیە واتە پاسۆلۆجیە. زۆر باشە دکتۆرە قەبارەی مەمک ینی جیاوازی هەبێت مەمکێک گەورە بێت و مەمکێک بچووکتر بێت ئایا ئەمەش ترسی ئەبێت یاخۆ دڵڕاوکی لە دڵی ئەو خانمەیە دروست دەبێت کە پێویست بکات سەردانی پزیشک بکات؟ قەبارە و شێوەی مەمک لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە باشە هەتا لە خودی کەسەکانیشە هەردوو مەمکەکە قەبار و شێوان چۆن یەک نییە یعنی جیاوازیەک هەیە بەس جیاوازیەکە یعنی معقولە حدێکی معقولە تقریبا لە زۆربەی خانمانە چکە هەر بەعام جەستە هەردوو لا یەکسان نییە مەمکیش مادام بەشێکە لە جەستە یەکسان نییە بەس ئەم جیاوازیە جیاوازیەکی معقولە یعنی شتێکی زۆر وازەح نییە بڵێ ئەم مەمکە زۆر گەورەیە و ئەمەیان زۆر بچووکە لە حاڵەتێکە ئەگەر زۆر جیاواز بوو ئەبێ بە دوێ هۆکارەکەی بگەڕێت ینی هەندێک جار خانم هەیە سنگێکی تەواو فلاتە و یەکێکی زۆر گەورەیە کە ئەمە بە حاڵەتێکی یاسایی دانانرێت. کەواتە شێرپەنجەی مەمک چۆن تەشخیص دەکرێت؟ شێرپەنجەی مەمک ئەگەر هات و خانمەکە خۆی نیشانەی هەبوو بێگومان لەگەڵ نیشانەکاندا دەڕۆین بەپێی تەمەنەکەش دەگۆڕێ یەکەم جار بۆ هەموو خانمێک پشکنینی کلینیکی هەیە واتە پسپۆرێکی لەو بوارە پشکنینی بۆ دەکا ئەو کاتە بەپێی ئەو نیشانانی کە ئەو خانمە هەیەی بەپێی تەمەنەکەی هەنگاوی دووەمی پێدەڵێت کە هەنێک جار بریتە لە تیشکی جاسۆنەر بێت یاخود مەمۆگرافی لە بوونی گرێدا و گورەیەکی گوماناویش خەتوای دووەم دەست پێەکە کە ئەویش بریتە لە وەرگرتنی زەرع و پارچەیەک یاخود نمونەیەک لەو گرێ. دکتۆرە باسی مەمۆگرافی و کرد ئایا مەمۆگرافی لە هەموو تەمەنەکە ئەتوانرێت بکرێت بۆ خانمان یاخود تەمەنێکی دیاریکراوی بۆی هەیە و ئەمەش لە چه حاڵەتێکە خانم ضرورە کە سۆنەر بکات و لە چه حاڵەتێکیشدا گرنگەکە مەمۆگرافی ئەنجام بات؟ مەمۆگرافی لە زۆربەی سەنتەرەکانی مەمکە لە سەر و تەمەنی 40 ساڵیەوە ئەکرێ هەندێک حاڵەتی تایبەت وەڵام ئەگەر خانمێک ببوورە لەو تەمەنەکەم تر بێت ئەو کاتە دوجار ئێوە چی بۆ ئەکەن چۆن نەتوانن خۆی مامۆگرافی زیاتر بۆ سکرینین بەکارهێنرێ باشە عادەتەن سکرینیش لە تەمەنی 40 ساڵ بەسەر و دەست پێ دەکا ئەگەر خانمێک لە خوار 40 ساڵەوە بوو ئەگەر کۆمەڵێک هۆکاری مەترسیداری هەبوو ینی مەترسی شێرپەنجەی لێکرا ئەو کاتە مامۆگرافی بۆ کرێ حەسەبی ئەو نەخۆشە و دکتۆرەکە ینی بڕیاری لەسەر ئەیە بەڵام ئەگەر هیچ شتێکی نەبێت و هیچ هۆکارێکی زیادبوونی بۆ توش بوون بە شێرپەنجەی ممکنە بێت ئەو خانمە ئەگەر بۆ پشکنین بێت ئەتوانێت سۆنەر بەکاربێنێت کە لە خوار تەمەنی 40 ساڵەوە بێت بەس بۆ سەر و تەمەنی 40 ساڵ عادەتەن مامۆگرافی بەکارێت. زۆر باشە ئەو خانمانی زۆر جارم قسەمان بیستۆ دەوتێت کە ئەو خانمانی مناڵیانە بێت و شیرپیانی سروشتی ڕائگرن ئەمە هۆکارێکی سەرۆکیە بۆ دروستبوونی شێرپەنجەی مەمک ئایا ئەم قسەیە ڕاستە و بوونی هەیە یاخود بە شێوازێکی کە ئایا ئەتوانین بڵێن ئەو خانمانی کە شیرێن بە مناڵەکانیان دوورن لەوەی کە تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک ببن؟ ئێمە ئەگەر بڵێن شیرپێنەدان سەبەبێکە بۆ ئەوەی کە تووشی شێرپەنجەی مەمک بێ ناتوانین ئەمە بەتای بڵێن چکە لە زۆر جار خانمێکە بینی عددێکی باش مناڵیە 5 مناڵ بەرسەروتری هەیە شیریا و لە کاتێکا تووشی شێرپەنجا بێ بەس ئێمە شیرپێدانی سروشتی ئەتوانین وەکو ڕێگایەکی خۆپارێزی بەکاری بێنین ینی دایمەن هانی خانمانەین کە شیرپێدانی سروشتی بن بە مناڵەکە بۆ خۆی باشە بۆ مناڵەکەشی باشە هەموو وەکو ڕێگایەکیش بەکارهێنرێ بۆ ڕێگری لە توشبوون ینی وەکو خۆپاراستن بەکارهێنرێ. زۆر باشە هۆکارە بۆ ماوەیەکان کامانن کە کاریگەری توشبوونیانی یان بە شوازێکە بڵێن ئایا ئەو هەر کەسێک بۆ ماوەی شێرپەنجەی مەمکی هەبێ ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر نەوەکانی داهاتووی کە ئەمانیش معارەز بن بەوەی کە تووشی شێرپەنجەی مەمک ببن؟ ئەگەر هۆکاری بۆ ماوەی وەرگرین بە توشبوون بە شێرپەنجەی مەمک لە کۆی توشبوون بە شێرپەنجەی مەمک هۆکاری بۆ ماوەی نزیکی 105 کە ئەمە نیسبەتێکی کەمە باشە ینی لە 195 خانمان تووشە بن بەبێەوەی هۆکاری بۆ ماوەیان هەبێت. کەواتە گرنگترین ئەو پشکنانە چین کە ئێمە دەتوانین ئەنجامیان بدەین پێشوەختە بۆی پێشگیری بکەین لەوەی کە تووشی شێرپەنجەی مەمک نەبین؟
بۆ هەر سنتەرێک پرۆگرامی پێشوەختی جیاوازە و بەپێی تەمەنەکەش جیاوازە بەس وەکو خەتوەی یەکەم و خانمان بتوان خۆیان بیکەن پشکنینی خۆی کە بەڕاستی لە ئێستا زۆربەی خانمان هەیە کە ئەڵە من لە ڕوون نایە سەردانی پزیشک بکەم کەواتە ئەبێ ئەو پشکنینە کامێک کە خانم ئەتوانێت خۆی لە ماڵەوە بۆ خۆی ئەنجامی بات ئەوەی خانم خۆی ئەتوانێت بیکە خود پشکنینە خود پشکنینیش بە هەنگاوێک دانرێت لە پشکنینی پێشوەختە بەڵام لەم پشکنینە ئەگەر هاتوو نیشانەیەک دەرکەوت و هەستی کرد شتێکی جیاواز هەیە کە پێشتر نەیبووە ئەمە بە تەنیا چارەسەریش و پشکنینیش نییە مەفروزە خەتۆی دووەم کاکە بچێتە کلینیکەکان یاخود سنتەرەکان بە بوارە و هەتا دڵنیایی زیاتر بن بۆ خانمە کە ئەم حاڵەتی هەیەی ئاساییە و شێرپەنجەنی دکتۆر ئەگەر باسێکی و شێوازە بکەیت کە خانمان خۆیان نەتوانن لە ماڵەوە پشکینە بۆ خۆیان بکەن بۆی زیاتر بینەرەکانمان بەرچاوڕوونیەکیان لابێت بەڵێ خۆت پشکنی لە خانمانە هەموو خانمێک ئەتوانێت لە سەر و 18 ساڵیەوە بیکات باشترین وایە ئەمە لە سەر 18 ساڵیەوە هەبێت خۆی عادەتەن نەخۆشیمان هەیە لە خوار 20 ساڵیەوە هەیە مادام نەخۆشی هەیە لە خوار 20 ساڵیەوە کەواتە هەموو خانمێک معرەزە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی مەمەک بە هەردوو جۆرەکەی و ئایا شێرپەنجەی بە یاخود ناشێرپەنجەی لەبەر ئەوە یعنی پشکنینەکە شتێکی ئۆتۆگرانیش نییە و ئەتوانێت هەموو خانمێکیش بیکات لە ماڵەوە بە شێوەیەکی ماگانە و بەردەوام بۆ هەموو خانمێک ئەتوانێت بیکە ینی باشترین کاتیش بۆ ئەوەی کە بیکات سووری ماگانی کاتی سووری ماگانیان لە دوای کە سووری ماگانی تەواو بوو ئەو کاتە ئەتوانێت بیکە بە دوو هەنگاوی سەرەکیە کرێت پشکنینەکە بریتە لە هەنگاوی سەرنجدان و دیقەدان لە مەمکەکە و پاشانیش بەدەست لێدان و گەڕان بە دوای گرێ و هەچ نیشانێکی ترکە هەب زۆر باش لە چ تەمەنێکدا گرنگە کە ئێمە خەمی خۆمان بخۆین بۆ ئەوەی لە شێرپەنجەی مەمەک دوور بکەوینەوە باشترین شت ئەوەیە لە هەموو سنتەرێک بەڕاستی پرۆگرامی پشکنین هەبێت و دەست نیشانکردنی پێشوەخت دەبێت کە ئەمە ئەو سنتەرە خۆی دیارێکات شتەمەنێکە و مانگە ینی ساڵانە بانگی خانمان دەکات خۆ گەر شتێکی وانە بوو خانمان خۆیان دەتوانن 6 مانگ جارێک سەردانی سنتەرەکان یان کلینیکە تایبەتەکانی ئەو بوارە بکەن عادەتە لەسەر 25 ساڵی شەویتر ئەبێت دەست پێ بکەیت بە پشکنینی بەڵێ دکتۆرە مەرجە هەر گرەیەک یان هەر لویەک لە مەمەکدا هەبێت بە شێرپەنجەدا بنرێت نا بەعکسەوە خۆشبەختانە ئەو گرانی کە لە مەمکە هەن ڕێژەیەکی کەمیان کەمتر لە 13 گرەی شێرپەنجەین ینی زۆربیان گرەیەکی سادن و چارەسەریان ئاسان زۆر باشە لە هەندێک حاڵەتە هەندێک خانم دەبینین کە دەوترێت شێرپەنجەی مەمکی هەیە و مەمکی دەبڕدرێتەوە ئایا هیچ چارەسەرێکی تر هیچ ڕێگەیەکی تر لەمە ئاسانتر نییە کە چارەسەری ئەم شێرپەنجەیە بکرێت و ئەم خانمە ئەم مەمکەی نەبڕێتەوە یاخود ئەگەر مەمکێر خانمێک ببڕێتەوە هیچ کاریگەریکی سلبی یاخود خراپی لەسەر جەستە و خانمە نابێت خۆی نیشتەرگەری یەکێکە لە چارەسەرەکانی شێرپەنجەی مەمک دوو جۆرە یا ئەوتا مەمکەکە تەواو لابرێ ئەوتا بەزگرێکە و چواردەورەکەی لابرێ ئەمەش طبعاً چەند شتێک دیاری ئەکات کاتێک کە دکتۆری قەراری ئەوایە لای بە مەمکەکە یاخود بەزگرێکە لابە طبعاً حاڵەتی نەخۆشەکە خۆی قۆناغی شێرپەنجەکە جۆری شێرپەنجەکە تا چ ڕادێک ئەتوانی تەواو چواردۆرێکی پاک دروستکەی لەو مەمکەیە ئەمە قەبارەی مەمکەکە دیاری ئەکات کە نەشتەرگەریەکەکەی بێگومان طبعاً ئەگەر خانمێکیش چونکە مەمک بەشێکە لە مێینە و هەستی مێینەی خانمێک ئادێکە پێی دەڵی مەمکەکە لابرێ ڕەنگە زۆر جار نکۆڵی لێ بکات کە نایەوێت لایبەرە یا مەسەرەن کاریگەرێکی سلبی هەبێ لەسەر لایانی دەرون و سایکۆلۆژی و خانمە بێگومان کاریگەریە بێ کاتە هیچ ڕێگەیەکی تر نییە ئیلا ئەگەر کات بگاتە سەر ئەوەی کە ببڕێتەوە دەبێت ببڕێتەوە طبعاً بەپێی جۆری شێرپەنجەکە چەند جۆر شێرپەنجەی مەمەکەیە دکتۆرە چەند جۆرێک هەیە یعنی جۆری شێرپەنجەمان هەیە جۆری سادن و هێواش گەشاکەن هەنێک شێرپەنجەمان هەیە پێیان ئەڵین هارن تقریبان زۆر یعنی سەریع گەشاکەن هەنێک جار شێرپەنجەکە قەبارەکەی ینی مهمە بچووکە ینی گرەیەکە بچووکە بە ئاسانی ئەتوانی گرێکە لا بەریت و کۆنتترۆلی چواردەورەکەی بکەین هەنێک جار گرێکە زۆر گەورەیە بەڵام خانمەکە قەبارەی سنگی ئەوەندە هەیە کە ئەتوانی گرێکە لا بەریت و چواردەورێکی پاک بکەی ینی ئەگە گرێکە لا بەری ناشرینی دروست ناکەی بۆ مەمکەکە کە ئەمێنێتەوە هەندێک جار کاتێک گرێکە بچووکیشە بەس ئەگەر گرێکە لا ئەبیت ناشرینیەکی زۆر دروستەکەی لە مەمکەکە بۆیە ناچار ئەبی قەراری لابردنی هەموو مەمکەکە بێت مەرجە دکتۆرە ئەگەر خانمێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت تەنها ئەو ئازارە یاخود ئەو گرێ تەنها لە مەمکەکەیدا هەبێت یاخود نەخێر لە شوێنیکەیە ئەگەر شوێنێکی کەت ئازاری هەبێت گومانی ئەوە دەکرێت کە ئەم خانمە شێرپەنجەی مەمکی هەبێت شتی وا هەیە خۆی گرێ یەکێکە لە نیشانە سەرەکیەکان بەش ئەشێت خانمێک شێرپەنجەی هەبێت و هێشتا هەستی بە گرێکە نەکرد بێ جا ئەمە ئایا لە قۆناغە سەرەتایەکانە یاخود بەعکسەوە لە قۆناغە کۆتایەکانە خانمەکە هەستی بە گرەیەک نەکردو کۆمەڵێک نیشانەی هەیە کە نیشانەیە بۆ ئەوەی کە لە جستەیە بڵاو بێتەوە
زۆر باشە هەندێک خانم هەیە کە باز لەوە دەکات تەنها ئازارێک لە بنباڵیدا هەیە ئایا ئەمەش ئەتوانین بڕیار لەسەرەوە بین کە ئەمە گومانێکی زۆرە کە ئەمە شێرپەنجەی مەمکیە بێت و ئەبێ سەردانی پزیشک بکات؟ شێرپەنجەی مەمک ئەگەر بە شێوەی ئازار یەکەم جار بێت و خانمەکە ئازار سەبەب بێت بۆ هاتنی کەمە یعنی نسبەتێکی کەم هەن ئەوانەی کە ئازاریان هەیە و لە کۆتایی تەشخیصە بێت کە ئەمە شێرپەنجەیە. بەعکسەوە زۆربەی کاتەکان ئەوانن کە ئازاریان نییە. چەند جۆر گرێک هەیە کە لە مەمکدا دروست بێت و ئێمە گومانی ئەوەی لێ بکەین کە ئەمە شێرپەنجەیە؟ خۆی ئەبە بۆرە دکتۆرە باز لە شتێکی کاکرێ ئەوترێت کە لە هەندێک خانمدا هەندێک گرێ بوونی هەیە کە هیچ ئازارێکی نییە ئەگەر بێت و گرێک لە مەمکی خانمانە بوونی هەبێت و ئازاری نەبێت ئەمە گومانێکی زۆرەکرێت کە ئەمە شێرپەنجە بێت بەڵام ئەگەر ئازاری هەبێت ترسێ نەبێت ئایا ئەم شتە بوونی هەیە ئەم قسەیە ڕاستە؟ ئەتوانین بۆ خانمان ئەتوانین ئاوای لێ بکەین نسبەتێکی کەمی ئەو گریانەی کە بە ئازارن شێرپەنجە یعنی هەمانە گرێمان هەیە و بە ئازاری شەو لە کۆتاییە تشخیصە بێت کە ئەمە گرێکی شێرپەنجەیە بەڵام ئەمە نسبەتێکی کەمە بەراورد بەوەی کە نسبەتێکی زۆرترت گرێت هەیە و بێ ئازارە و شێرپەنجەیە باشە بەڵام بەعام ئەو گریانی کە لە خانماندا هەن ینی ڕێژەیەکی کەمتر لە 13یان گرێ شێرپەنجەین خۆ ئەو لە نسبەتی کەماوەتەوە ئەشێت هەر گرێ بێ ئازار بێ بەڵام شەر نییە شێرپەنجە بێت. زۆر باشە ئەبینین کە شێرپەنجەی مەمک لە پیاوانیشدا هەیە کەواتە نیشانەکانی لە پیاواندا چۆن یاخود پیاوان بە چ شێوازێک پشکنینی ئەوان چۆن دەبێت کە گومانیان هەبێت یان دوودڵ بن لەوەی کە تووشی شێرپەنجەی مەمک بوون ئەوان چۆنە نیشانەکانی؟ طبعاً پیاوانیش پشکیان هەیە لە توشبوون بە شێرپەنجەی مەمک بەڵام نسبەتەکان کەم ئەتوانین بڵێن لە 100 پیا و پیاوێک توش ئەبێ بەڵام ئەوەی لێرە مشکلێ پیاوان بە حکمەوەی قەبارەی مەمکیان کەمە کاتێک کە تووشی شێرپەنجەی مەمکە بن لە قۆناغەکان پێشکەوتوترە لە قۆناغی ئافرەتانە ینی لا کاتێک تشخیصە بن ینی لە قۆناغەکان پێشکەوتوترە لەی هۆکار چیە کە لە خانمانە زیاترە و لە پیاوانە کەمترە ئەم شێرپەنجەیە؟ لە پیاوان چونکە قەبارەی مەمک کەمترێکە خانی مەمک کەمترێکە بەڵام لە ئافرەتا گەشە کردووە یعنی با بڵێن مەمک لە پیاوانە بە پوکاوە دانرێ گەشە ناکات لە قۆناغی مڕاحقیە بس لە ئافرەتا گەشەکە کاتێکە گەشەشەکە خانەکانی مەمک دروستە بێ ئەو هۆکارە بۆ توش بوون. کەواتە کێش زیادبوونی کێش تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە زیاتر خانمان معارض بن بۆی کە تووشی شێرپەنجەی مەمک ببن؟ طبعاً باشترین شت بۆەوەی کە خۆ پارێزی لە شێرپەنجەی مەمک کێشی لەشی گونجاوت هەبێ بەس شتێک هەیە ئەڵێ لە پێش تەمەنی ناومێدی زیادبوونی وەزن ئەگەری توشبوون کەمەکاتەوە بۆچی چونکە هۆرمۆنی ئیسترۆجین کە هۆرمۆنێکی مینێ و بە هۆکاری سەرێکی دانرێ بۆ شێرپەنجەی مەمک لە خانە چەورەکان کۆبێتەوە کەمتر تەسیرەکە لەسەر مەمک بەس لە دوای 50 ساڵیەوە ئیتر تۆ مەزدەرێک نامێنێ بۆی کە ئیسترۆجینت هەبێ خانە چەوریەکانە بێ بۆیە باشترین شت لە دوای 50 ساڵیەوە وەزنت کەم بێ ینی کێشی لە شت گونجاو بێت. کەواتە دکتۆرە هۆکار چیە کە زیاتر خانمان لە دوای 50 ساڵیەوە زیاتر معارضن بۆی کە تووشی شێرپەنجەی مەمک ببن؟ بەرکەوتەی هۆرمۆنەکانە بە ئەکیدی تۆ چەند ساڵێک بەرکەوتەی هۆرمۆن دەبێت تۆ هەموو مانگێک بەرکەوتە دەبێت لەگەڵ هۆرمۆنەکانە کە ئەمە گۆڕانکاری دروست دەکات. بەڵام دەبینین ئەو خانمانی کە دەچنە تەمەنی سەر و 50 ساڵی لە سوڕی مانگانە دەوەستن لە هەندێ حاڵەتە ئەم هۆرمۆنانە چۆنە کە تۆ باز لەوە دەکەی کە هۆرمۆنەکان بەریەکەوتن دەبێت زیاتر تووشی شێرپەنجە؟ هەموو خانمێک مانگانەی کاتێک کە سووری مانگانی بۆیت بە کۆمەڵک بە زۆنزمی هۆرمۆنەکان پرسیارەمان کرد کە زۆربەی خانمان ئەگەر ئەو خانمانی کە زووتر دەکەونە سووڕی مانگانوتمان زیاتر معارضن بەوانەشی کە درەنگ تەوابن بەڵام دەبینین کە زۆربەی خانمانیش هەر لە سووڕی مانگانەیان و کاتەکەشیان درەنگ بۆ تووشی ئەم شێرپەنجەیەش بوو. ئاخر هەر هۆکاری شێرپەنجە وەکو هۆکاری سەرەکی نەزانراوە بەس زۆرتر هۆکارەکان لەگەڵ هۆرمۆنەکان ئاڕە تۆش ماوەی بەرکەوتنی ئەو خانمە ئەگەر لە 12 ساڵ تا 55 ساڵ سووری مانگانی هەبێت تۆ ئەم ماوەیە حساب کە چەند جار تایدا سووری مانگانی بۆیە چەند جار ئەم هۆرمۆنانە گۆڕانکاریان تایە کە مەشتێکی فەسلەجیە لەگەڵ هەر گۆڕانکاریەکە ئەو شتە دروست. زۆر باشە با بینە سەر چارەسەرەکانی بزانین گرنگترین ڕێگای چارەسەرکردنی شێرپەنجە چییە؟ گرنگترین چارەسەر بۆ شێرپەنجە بەپێی جۆری شێرپەنجەکە و کەسەکە ئەگۆڕێ لە کەسێک شەو بۆ کەسێکی کاگۆڕێ بەڵام وەکو هەنگاوی یەکەم لە زۆربەی بارەکان پێویستی بە نەشتەرگەری هەیە ئەو کەسە جا نەشتەرگەرێکە گرێکە بێ یاخود لابردننی مەمکەکە و دەستکاریکردنی ژێرباڵەکە بێ پاشان بەپێی جۆر و قۆناغەکە ئیتر دیاری ئەکرێت کە ئەو نەخۆشە پێویستی بە وەرگرتنی دەرمانی کیمیایی و دەرمانی هۆرمۆنات و تیشک و بایۆلۆجیەکان هەبێت یاننا. زۆر باشە دکتۆرە بە حکمی کە بەڕێزت پسپۆڕیت هەیە لەو بارەیە ئەگەر ئامارێکی لا ببزانین ڕێژەی شێرپەنجەی مەمک لە کوردستان لایەن لە پارێزگای سلێمانیا چۆنە؟ لە ڕاستیە خۆی ئادەن ئەمەر لە کۆتایی ساڵەکانە دیاری ئەکرێت بۆ 2019 من شتێکی وام لا نییە لە ڕاستیە بە حکمیەوەی ئێمەش تەنیا نەخۆشەکان لە سنتەر نابینرێن چەند شوێنێکی کە هەیە لێ بینرێ ئەبێ ئامارێکی ڕێک و مەزبوط بێتی و
بە جیهەتی دەسەڵاتدار ئەو شتە ئەعلام بکە. وڵا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە نیاز مستەفا پسپۆڕی نەخۆشیەکانی مەمەک زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵایزان ئێستاش سەرنجتان ڕادەکێشین بۆ چەند زانیاریەک لەسەر سوودەکانی پیاز فەرموون با پێکەوە بینەربین. سوودەکانی پیاز. پیاز چەند ڕەنگێکی جیاوازی هەیە لەوانەش سوور و زرد و سپی و سەوز. جیاوازی ئەم ڕەنگانەش بەمانەی جیاوازی بەها خۆراکەکەی دێت. پیازی سوور دژە میکرۆب و هەوکردنە و زۆر بە سوودە بۆ ئەو کەسانی دەکۆکن و چارەسەری پەتای وەرزیش دەکات و هاوکات چارەسەرە بۆ هەر هەستیاریەک کە تووشی لەش دەبێت بەهۆی هەبوونی مادەیەک لە ناویدا کە چالاکی ئەو هۆرمۆنە کەم دەکاتەوە کە هۆکاری هەستیاری و خوڕی قورگە و تەندروستی دڵ و ملوولەکانی خوێنیش دەپارێزێت. پیازی سوور ئاستی کۆلسترۆلی زیان بەخشی ناو خوێن دادەبەزێنێت کە هۆکاری جەڵتەی دڵ و ملوولەکانی خوێنە و ڕێگری لە گەشەی خانە شێرپەنجەیەکان دەکات و بەرگری لەش بەهێز دەکات. لە بەرامبەردا پیازی سپی وەک خاوێنکەرەوەی ناودەم وایە لە بەکتریا و میکرۆب و چارەسەری کێشەکانی کۆئەندامی هەناسە دەکات وەک هەوکردنی سیەکان و گوێ و قوڕگ. ئەو کەسانەی نەخۆشی ڕەبۆیان هەیە دەتوانن پیازی سپی بخۆن بۆ کەمکردنەوەی نیشانەکانی نەخۆشیەکەیان و چارەسەری کۆکەش دەکات و بەسوودە بۆ بەپیتکردنی تۆوی پیا و خانەکانی لەش لە شیبوونەوە دەپارێزێت. پیاز لە هەر جۆر و ڕەنگێک بێت سوود بە تەندروستی دەگەێنێت و باشتر وایە خواردنی لە بیر نەکرێت. سێرێکی کۆمەڵگای خۆمان بکەین بزانین چۆن شکۆی مرۆڤ دەشکێنرێت و چۆن دەبێت شکۆی تاکەکانی ئەم کۆمەڵگایە بپارێزرێن. ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی چیمان پێ دەڵێت چۆن ڕێنماییمان دەکات بۆی کە شکۆی تاکەکان بپارێزین. ئیدی ئەو تاکە مسلمان بێت یا غەیرە مسلمان، لە چینی هەژار و فەقیر و کەم دەرامەت بێت یاخود لە باڵا دەستەکان و پلە باڵاکان و دەوڵەمەندەکان بێت، لە هاوڵە تاکێکی ئاسایی ناو کۆمەڵگە بێت یاخود کەسێک بێت بەرپرسیارەتی بچووک تا سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود بەرزتر لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت. ئیسلام چۆن پێمان دەڵێت کە دەبێت شکۆی مرۆڤ بپارێزرێت. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایانی قسە و گفتوگوی زیاتر دەکەین. مامۆستاگیان زۆر سپاس خێربی. ئەگەر لێەوە دەست پێ بکەین پاراستنی شکۆی مرۆڤ واتە من مەبەستمە زیاتر بزانم کەسێک دەکوژی بە فیشاک بە شتێک گیانی دەردەچێت چ جیاوازیەکی هەیە لەگەڵەوەی کە شکۆی دەشکێنی لە کۆمەلگای ڕەنگە ئەم کەسە جارێکی تر بە هەر پاساوێکە بێ ڕووی نەبێت لەو کۆمەلگەیەشدا دانیشێتەوە. بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەرانی خۆشەویستی بەڕێستان بۆ هەڵبژاردننی ئەو تەوەریە. هەڵبەتە ئەمەوە لەوە دەست پێ بکەم کە هیچ کائینێک نییە شکۆداتر و بەڕێزداتر بێ وەک لە مرۆڤ. مرۆڤ خاوەن هەر بیرکردنەوەیەک بێ، هەر ڕەگەزێک بێ، حاڵەتی مادی و دەرونی لە هەر وەزعێکا بێ، دواتر مرۆڤ و خۆی پەروەردگار ڕێزی لێگرتووە. وەکو خۆی تەعالا فەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئێمە ڕێزمان لەنەوەی ئادەم گرتووە، هیچ کەسێکیش مافی ئەوەی نییە کە ئەو ڕێزەی لێ بسەنێتەوە. مرۆڤ ئەبێ ڕێزێگیراو بێ لە کۆمەلگایە، ئەبێ لە تەعامل و هەڵسوکەوتا ڕێزێگیراوە بێ. هەر شتێک بێتە مایی لە کەدارکردن و بێڕێزکردنی مرۆڤ ئاینی ئیسلام قەدەغەی لێەکە. هەر لە کوشتنەوە، هەر لە ترساندن و تۆقاندنەوە، هەر لە ناوزڕاندن و تەشیر پێکردنەوە، هەر لە سوکایەتی پێکردنەوە. بۆیە سوکایەتیکردن و تەشیرکردن و ناوزڕاندن و هەر شتێکی تر کە زەرەر و زیان بە ئینسانە گەێنێ و ئینسانی پێ لە کەدارە بێ و شکۆی ئینسانی پێ ئەشکێنرێ، ئاینی ئیسلام ڕێگەی پێنادا ئەگەر بۆ دوژمنیش بێ، ئەگەر بۆ کەسێکی ناحەزیش بێ بە ئیسلام، چونکە ئیسلام ڕسەری ئینسانەکە وەکو ئینسان. ئەگەر هەڵگەری ئەو پەیامە بێ ئەوە خۆشبەختی و ئاسوودەی بۆ دنیا بۆ قیامەتی دەستەبەرە بێ، ئەگەر نەیگرێت دواتر هەر ئینسانەوە ئەبێ مامەڵەی شیا و گونجاوی لەگەڵا بکرێ. بە تایبەتر کە ئێمە لە کۆمەلگایەکی مسلمانە ئەژین و خەڵکێکی بەعام هەموو خەڵک مسلمان و ئەوەن ئەبێ بەڕاستی شکیان پارێزراوە بێ، ئەبێ نهێنیان پارێزراوە بێ، ئەبێ
تەشیر بە یەکتری نەکرێت بە قسەی ناشرین بە هەڵسوکەوتی ناشرین بە بچووکترین شت کە بێتە حتا مای دڵ عاجزکردن یا دڵ ئێشانی ئەو کەسە یا خەفەتبارکردنی ئەو کەسە بەڕاستی دروست نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دەوری کەعبەی ئاسوورێتەوە فەرمێ ما ئەطیبەک ما ئەعظەمەک، ئەی کەعبەی پیرۆز، ئەی ماڵی خوا چەندێ بۆنت خۆشە، چەندێ ئینسان بە دەور تا ئاسوورێت و هەست بە ئارامی و خۆشیەکە، چەندێ بە حورمەت و بەڕێزی بەلای خوای گەورەوە. بەڵام سوێن بەو زاتەی نەفسی محەممەدی بەدەستە ئینسانێکی ئیماندار گەلێ شکۆ و ڕێز و حورمەتی لە تۆ گەورەتر و بەڕێزترە لە لای خوا. یعنی ئەگەر بە جۆرێکی تر بڵێم ڕوخاندنی ماڵی خوا ئاساییترە وەک لە ڕوخاندنی ئینسانێکی مسلمان، وەک لە کەدارکردنی ئینسانێکی مسلمان. ئەوە وازت بێنە لە دەیان فەرموودە و فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە بوارە جیاوازەکانە باس لەوە کە بێ شکۆی ئینسان پارێزرا بێ کە غیبەتی نەکەی، کە بوتانی بەدەوە نەکەی، کە تەشهیر نەکەی، ناوی نەزڕێنی، کە دواتر ئەگەر ویستانە سەر جزئیاتەکان من زیاتر لە خزمەتە. بەڵام مامۆستا ببوورە زۆربەی کەس هەیە کە ئەو کەسەش بەرامبەری نییە، بەڵام ناو ناتۆرێکی زۆری لێ ئەگرێ و تعلیقێکی زۆری لێ ئەمەشە چێستا قاڵبی ئەوە کە بڵێن ئەمە سوکایەتی بە شکۆی مرۆڤ دەکات. بێگومان ئەوش جۆرێکی ترە لە شکاندنەوەی مرۆڤەکان. هەر ناو ناتۆرەیەک، هەر شتێک کە بەرامبەرەکە دڵی پێی ئازار بکێشیە، دڵی پێی ناڕەحەت ببێ، یا لە کۆمەڵگایە پێی بچووک ببێتەوە یا سمعەتی لە کەدار ببێت لە ئیسلامە حرام کردەوە. ئەگەر کەسەکە بەرامبەریشی نەبێ، با بەرامبەریشی نەبێ. ئەگە بەرامبەری نەبێ ئەبێ بە غیبەت. غیبەت چییە؟ ذیکرک ئەخاک بما یەکره، باسی کەسێ بکەی کە ئەو پێی ناخۆش بێ. هەر شتێک حتا بڵێ وەڵا مەسەلەن ڕەش ئەسمەرە، ئەگەر ئەو کەسە بیرفعل وایش بێ مادام پێی ناخۆشە تو نابێ بە وەسفی بکەی. اینجا ئینسانە بێ بە جوانتری ناوی بانگی بکەی. ئەگەر بزانی ئەو بانگە کە تۆ بانگەکەی بە فڵان کەس بە ناوی فڵان کەسەوە پێی ناخۆش بێ حرامە، گوناحە بەو ناوە بانگی بکەی. خۆ ئەگەر ئەو باسەی کە باسە کرد، ئەو شتەی کە پێ ئەوتری ئەگەر تایە نەبێ و کاتە بێ بە بوهتان، یعنی گوناحەکە ئەو نەیتر گەورە ئەبێتەوە. ئەگەر تایشیا بێ دیسانەوە ئەبێ بە تەشیر و ناوزڕاندن کە بەداخەوە ئێستا لە کۆمەلگای ئێمە زۆر یعنی تەشیر بە خەڵکە کرێ، هەر لە دەسەڵاتدار و کار بەدەستەوە بیگرە تا دێتە خوارەوە بۆ کەسێکی ئاسایی، تا مامۆسایەکی ئاینی، تا پێشکەشکارێکی وەکو ئێوە، تا یعنی زۆر کەس یعنی ئێستا بەدەست ئەوە ئەناڵێنێ کە لە کۆمەلگایە تەشیری پێکرێ، ناوزڕاندنی پێکرێ، کە ئەوش بەڕاستی دیسانەوە گوناحە. لێستشا کە زۆرە بینین کە جۆرەها ئۆتۆمبیل و تەنانەت ماتۆڕسکیلیش کە ئەبینین بە ناوی مرۆڤەوە دادەنرێت. ئایا ئەمە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە دروستە کە مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە ناوی بنرێ لە شتێک؟ بێگومان ئەو ئۆتۆمبیل و هەر ئەمرازێکی تری گواستنەوە بۆ خزمەتی ئێمەیە، لە خزمەتی مرۆڤایە. وەکو من لە سەرەتا وتم هیچ شتێک نییە شکۆ و پلوپای و ڕێزی بگاتە ئاستی مرۆڤەکان. بۆیە بەڕاستی ئەو شتێکی جوان نییە کە ناوی ئۆتۆمبیل و ناوی سوزانم هەر ئامێرێکی تر بە مرۆڤەوە بنرێ. مرۆڤ زۆر لەوە گەورەترە، شکۆی زۆر لەوە بەرزترە کە ئینسان تەسەوورێکە. من ئەڵێم ئەگەر وەکو مسلمانیش وەکو لایەنە مسلمانەکەیش ئێمە تەعامل نەکەین لەگەڵ یەکتریە، ڕێز و شکۆی یەکتری لەبەرچاو نەگرین، وەکو ئینسان خۆکەی وەکو ئینسان وەکو هاوڵاتی، یعنی ئینسان ئەبێ ئەو پێوەرە بەڕاستی بەکار بێنێت. چۆن تۆ بۆ خۆت پێت خۆشە شخصیتت لەکەدار نەبێ، کەسایەتیت پارێزراوە بێ، کەسێکی خۆشەویست بی لە ناو کۆمەلگایە، ناو ناتۆرەی خراپ بە دواتانەوێ، بەڕاستی خەڵکیش پێی خۆشە شخصیەتی پارێزراوە بێ. یعنی تەماشای ژیانی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه و سلم بە هیچ جۆرە تەشهیر نییە لە حیاتیەوە. زۆر باشە مامۆستا، حاڵەتێکی تر هەیە لە کۆمەلگەی ئێمەیە کە ڕەنگە کەمەندامێک بگرە کە بەجەستەیەکی کەمەندامیەوە دێتە بەردەم بانقەکان بۆ وەرگرتنی 6,000. زۆر جار بەسیە کارژمێر لە بەردەم بانقەکانە دەبینین کە چۆن وەستاون، یاخۆت هەندێک موچەی لابەلا هەن کە دەسەڵاتداران دەیبڕنەوە بۆی کە ئافرەتێکە پیاوێکە 6,250,000 لە پێنا ئەوەی دەبێ حتمما دەنگەکەی بۆم حیزب بێ. بە جۆرە لە جۆرەکان ئیسلام کۆیلایەتی قەدەغە کردووە، بەڵام ڕەنگەمە جۆرێک بێ لە کۆیلایەتی کە ئینسانەکەیان داگیر کردووە. ئەمە تا چەندە بێڕێزکردنی شکۆی مرۆڤەکە لە ڕووی دەسەڵاتەوە یا لە ڕووی سیستەمی حکومڕانیەوە بە تاکەکان دەکرێت. بەڕاستی ئیستیغلالکردنی مرۆڤ، قۆڕخکردنی لاوازی مرۆڤ یان ئەوانی کە بە جۆرێک لە جۆرەکان کەم ئەندامن خۆی پەروەردگار بە جۆرێک تاقی کردوونەتەوە لە دنیا، ئیستیغلالکردنیان و قۆڕخکردنیان لە بەرامبەر موچەیەکی کەم یان لە بەرامبەر هەڕەشەیەک یا لە بەرامبەر بڕینی موچەیەک یا ئیمتیازێکی بەسیط کە بیان درێتێ، بەڕاستی ئەوە جۆرێکە لە سوکایەتکردن بۆ مرۆڤانە. لە بری ئەوەی کە ڕێزیان لێ بگیرێ،
مەکانەتی لایق و گونجاویان بۆ دابنرێ خزمەت گوزاریان بۆ بکرێ کار ئاسانیان بۆ بکرێت لە تێکڕای وڵاتانی دنیا ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بە چاوی ڕێز و شکۆ و احترامەوە مامەڵیان لەگەڵا کرێ لە ناو پاسەکان لە ناو میترۆکان حتا لە مەتارەکان لە هەموو شوێنەکان بەڕاستی خزمەت گوزاری تایبەتیان هەیە کار ئاسانیان بۆ کرێ و حکوومەت موچیان بۆ ئەبڕێتەوە یعنی وا لەو کەسانە ئەکا کە هەست بە کەمی خۆیان نەکەن بواریان زۆر بۆ ئەڕەخسیێنێ لە زانکۆکان لە خوێندن بەڵام بەداخەوە بینی لە وڵاتی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بۆ مەعاشێکی کەم یان بە هەڕەشە یان بۆ وەرگرتنی ئیمتیازێک یان ئەسڵان هەر ئەوەنە گوناحە ئەگەر ئەو کەسە موچەکەی ملیۆنێکیش بێ بچێت لە بەردەم بانکێکا بە 2 سعات و بە 3 سعات بە یەک قاچەوە یا هەر حاڵەتێکی تری کەم ئەندامی هەبێ بچێت بە 2 سعات و 3 سعات لە بەردەم بانکێکا بوەستێ ئەبواە پارەکە باتە خزمەت ئەو نەک ئەم چێتە خزمەت حاڵەتێکی تر هەیە کە ئەمەیان زۆر جار لە ناو کایە سیاسی یاخود ئەمنیەکان یاخود ئەو ملبلانی کە لە سیستەمە حکومڕانیەکەی هەیە لە سیستەمە حکومڕانی و سیاسی کەشدا هەیە لە نمونەگەر کاتی هەڵبژارنەکان دەبینین ئەوانەی کە کاندیدن مەلەفێکیان هەڵدەدەنەوە شکۆیان دەشکێنن بەس لەبەرەوەی کە خەڵکێک متمانەیان پێنەکە خۆ دوجار هەمومان شایەنی هەڵە و تاوانین ئایا ئەوەی کە دێت تاوانێکی من لەبەرەوەی کە دەنگێک نێنم لەم هەڵبژارنەدا هەڵەداتەوە لەوەی کە بە زارەکی و دەم بێ بیگوازێتەوە تاوانەکە یاخود بە ڤیددیۆ ڕسم بێکەمانە دەبینین چۆن ئێستا زۆر جار تۆڕە کۆمەڵایەتەکان ئەتەندە ئیتر ئەو ڤیددیوە دەبێتە باو قسەکردن لەسەری ئەمە تاوانەکەی چۆنەوە تا چەند ئەمە بەڕاستی کوشتنی مرۆڤەکەیە کە لە کۆمەلگای ئێمەش ئەمانە ئێستا باون بڵێ بەڕاستی من ئەوە بە جۆرێک لە لاوازی و فەشەل ئەزانم بۆ بەرامبەرکە بێ بەرامبەر کاتە پەیژە و بەسەر ئەوە خۆی گەورە بکە بەسەر ئەوە بگات بە ئامانجێک بالفعل ئەوە هەیە لە کۆمەلگای ئێمە خەڵکێک کاتێک کە هەڵبژاردن دێتە پێشەوە یا مناسبەتی یا ڕکابەریە دێتە پێشەوە سەرەکی پەنا بۆ هەندێ مەلەف و هەڵدانەوەی ڤیددیۆ و یان بۆ نمونە تۆماری دەنگی و بۆ ئەو شتانە برێ بەڕاستی ئەوە کارێکی زۆر قێزەونە و نەک هەر تەشهیرە هەڵماڵینی عیب و عار و کەم و کوڕی موسڵمانەکە ئەسڵ وایە ئەو کەسە بۆ خۆی گوناهی کردووە بۆ خۆی تاوانبارە لای خوای پەروەردگار بە هیچ جۆرێ دروست نییە هیچ کەسێک مەلەفی هیچ کەسێکی تر هەڵباتەوە عیب و عار و کەم و کوڕی هەر کەسێک هەڵباتەوە با فکرێکی لەگەڵ تۆیان نەگونجێ با کەم و کوڕیەکیشی هەبێ با تووشی هەڵەیەکیش بوو بێ ئەسڵ لە ئینسان وایە هەڵە ئەکا کەم و کوڕی ئەکا یعنی من لێرە و لەوێ ئەبیستم کە هەڕەش لە بەعزێ کەسە کردێ وەڵا ئەگەرەوە نەکا وای لێکرێ یا ڤیددیۆی بڵاوکرێت و یا دەنگی بڵاوکرێت و بەڕاستی کارێکی زۆر زۆر ناشرینە یعنی بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەم جۆرە سەقەتەی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە باوەڕ ناکەم لە وڵاتانی پێشکەوتووە بەڵام تێگەشتنی کۆمەڵگەی ئێمە دەبێ لەم حاڵەتەیە چۆن بێت کەسێک کە خاون کەسایەتیەکی خۆیەتی بەڵام کاتێک کە ڤیددیۆیەکی بڵاو دەکەنەوە یا ڕسمێکی بڵاو دەکەنەوە ئیدی کۆمەلگاش تێگەشتنی ئێستا وایە ئەم کەسە زەڕبی سفر دەکات یەکسەر جگە لەوە کە زەڕبی سفرێکە کە ئەسڵ وانە یعنی ئینسان زەڕبی سفر بکرێ چونکە هەموو ئینسانێک هەڵاکە جار وایە بۆیشی دروستە کرێ لە ئەسڵا وا نەبووە ئەخرێمە چاڕێوەش ناکەین بزانین بۆی دروست کراوە یا بەڵێ ڕەنگە طبعا ئەسڵ وایە ئێمە وەکو کۆمەلگایەکی موسڵمان تەبەیون بکەین لە شتەکان خوا فەرموویە یا ئەیوهە الەذینە ئامەنوو ئین جاءکم فاسق بنەبەین فتەبەینوا طبعا من زۆر جار ئەم قسانە کە ئێڵێین بەڵام گرنگ ئەوەی خەڵک وەری بگرێ گرنگ ئەوەی خەڵک وەکو موسڵمانێک جێبەجێ بکە خوا فەرمێت تەبەیون کەن ڕوون بنەوە لە شتەکان دەیان شتەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە ئێمە تەوەقوفمان کردووە قسەمانتیانە کردووە بۆمان دەرکەوتووە دوای وانە بووە یعنی زۆر شت من پێم خۆش نیە ئێستا لێرە نمونە بێن و کە نمونەیشم لە بیرە زۆر شت هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کراوەتەوە کە فڵانە کەس وای کردووە حتا جاری وایە ئەڵێن فڵان کەس قسەی بە دین کردووە قسەی بە حەج کردووە قسەی لە بنەما لە بنەماکانی ئیسلام کردو دوای لێ کۆڵیت و سەرێکی وانە بۆیە ئیسلام نەهی کردووە لە قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال يكي لو أنك إسلام قد غير لك قيل وقال والله وترى وابو الله فلان كس وايكت براسي أوا خوا فرمي وتحسبونه هينا وهو عند الله عظيم خوا فرمي وبچاوي سوق تماشا اماكن هل خوتانو شتي خلق بلاو كنو هل خوتانو تومت بو خلق ببخشينو بلام لا خوای پرودگار تاوانێکی زۆر گەورەیە یکاتی خۆی بوهتانێک بەدەم دایکی ئیمانداران عایشەوە کرا کە کاری زینای کردووە لەگەڵ کەسێکە دەیان کەس هەر لە ناو مسلمانانی شاکەوتنە بڵاوکردنەوەی بەبێ ئەوەی ڕوونکردنەوە بۆیان ڕوون بێت بزانەمە تا چەندە ڕاستە لێکۆڵینەوەی لەسەر بکەن بۆیە خوای پەروەردگار دائەتی هێنایە خوارەوە زۆر لۆمەی ئەو مسلمانان ئەگەر ئەم حاڵەتانەش ڕاست بن
ئەرکی تاکێکی وشیار و عاقڵ چیەکە داپۆشینە ئەرکی تاکەوەیە کە ستری بکە من چی ئیشێکم بەوەیە من چۆن ئەبێ وەکو ئینسانێک باوا وەکو مسلمانیش نەڵین چۆن ئەبێ من وەکو ئینسانێک چێژ ببینم لەوەی کەسێکی تر بشکێتەوە ئەمە چی چێژێکی تیا تۆ هاوڵاتێک ببینی ڕسوا ببێ هاوڵاتێک ببینی شخصیەتی لەکەدار ببێ ئەمجا وەکو مسلمانیش پێغەمبەری خوا فەرمووی من ستر مسلما ستره الله هەر کەسێ مسلمانێک داپۆشی خوای پەروەردگار دایپۆشیە ئەسڵ داپۆشینە پێچەوانەکەی حتا ئەگەر من بەڕاستی ئەم نەسیحەتم بۆ ژن و پیاوەکانیشە جاروایە ئەبینی ئێمە حاڵەتمان زۆر دێتە لە ئەلەو بابەتانە جاروایە ئەبینی ژنەکە کەم و کوڕێکی لێ بەدەرەکەوێ یا مەسەرەن ژنەکە بینێ پیاوەکەی چوزانم بەڵام هەندێک کەسەیە کە خۆی شکۆی خۆی لە دەسەیە خۆی کا بەگەڵجاری ئەوەی بەرامبەری بەس لە بەرەوەی پێ بکەنێت و دوجاریش گاڵتێکی زۆری پێکات و شکۆی نایڵێت کەواتە ئەمە چۆنە بێت ئەو کەسەکە خەتای خۆشێتی یا خۆت شکۆی بەچی دروستە بێت وڵایجا ئینسانە بێ هەوڵ بدا هەر شتێک ئەبێتە هۆی بەدەستێنانی کەسایەتی و شخصیت و پاراستنی بەڕاستی من هەموو جارەڵێم یان دروستکردنی کەسایەتی ئەو قۆناغێکە و ئەرک و ماندووبوونی زۆری ئەوێ و هەروها لەوەش گرانتر و ناڕەحەتتر و قورسترەوەی تۆ ئەو کەساتیە بیپارێزی چکە جاری وایە ئینسان ئەگەر ئەوریانە بێ ڕەنگە ئێوەش و ئێمەش و نەما لەلا بێ خەڵکانێکی زۆر بوون بە خاوەن کەسایەتی شخصیت بوون بە ڕقم لە کۆمەلگایە لە پرسەکان وجودیانە بۆ حزوریانە بۆ قسەیان هەبووە پرس و ڕاوێژیان پێکراوە بەڵام دواتر بۆی هەڵوێستێکەوە بۆی ڕەفتارێکەوە بۆی کردارێکەوە بووەتە مایی دابەزینی ئاسی چۆنەڵێ کەسایەتی و پێگە و شخصیەتی ئەو سزایە چییە کە ئیسلام پێمان دەڵێ لەوەی کاگەر من بێت و ڕەنگە بە نەزانینیشەوە بێ هەر قیل و قالەکە بێ بیڵێمەوە لەوەی کە ببێتە هۆکاری شکاندنی شکۆی تاکێک چ جایەوەی کە من قیل و قالەکە بگوازمەوە یاخۆت ئەوەی کە بێم لە ئەساسا ڕەنگە سترەکە یەکەم جار هەڵەکە لە لای من بێت بەڵکو دای نەپۆشم بڵاوی بکەمەوە لانی کەم طبعاً ئەوە بە گوێرەی هەواڵەکە و بە گوێرەی کاریگەری لەسەر ئەو کەسە و بە گوێرەی دەرهاویشتەکانی ئەگۆڕێ جاری وایە قسەیەکە بێت هۆی کوشتنی ئافرەتێک جار وایە بڵاوکردنەوەی شتێک ئافرەتێک هەڵەیەکی کردووە بۆ منە مەسیجێکی نردووە بۆ کەسێکی تر جاری وایە ئەمە بێتە ئەگە تۆ بڵاویکەیت و ئەم نهێنی ئەم سەر جاروا بێتە هۆی کوشتنی کەسێک یا بێتە هۆی جیاببوونەوەی خێزانەکان یا ئەبێتە هۆی دروستبوونی کێشە و گرفت نێوان دوو خێزانە و خانەوادەیە ئەمە لە حەسەب کەیسێک بۆ کەیسێکی تر تاوانێک بۆ تاوانێکی تر بەڕاستی جیاوازی هەیە لانی کەم ئەگەر هەر ئەوەیش نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کەفا بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بەسە ئینسانێک پێی بوتێ درۆزن لە لای خوا دوو لە ڕووی هەموو بینەر و بەڕێزێک و بەڕێزیشتان بەسە بە ئینسانێک پێی بوتێ درۆزن هەرچی بیست بیگەڕێتەوە هەر شتێکت بیست وڵێ یعنی ئێستا خەڵکێ یعنی نازانێت چی بکە چی پۆستێ بکات لە فەیسبووکە نازانێ بڵێ چی وەکو تووتی هەرچی خەڵگوتی ئەوش ئەواڵێتەوە هەرچی بڵاوکەرەوە ئەوش بڵاوێک هاتەوە بێ بزار ئەرکاکە مە ڕاستە ئەرێمە وایە ئایا ئەمە بەرامبەری پێ ناشکێتەوە ئامە شکوی ئینسانێکی پێ ناڕوشێنی ئایا ئینسانێکی پێ لەکەدار نابێ ئایا ئینسانێکی پێ خەفەتبار نابێ ئایا ئینسانێکی پێ داناچەڵێکی جاروایە ئەو کەسە بە ناوی دوو لە ڕوبەرەتان دروی نووسان و ئەوانەوە مەسەڵەن شت بڵاوکەن و کە من بیستومە خەڵک جەڵدەلی داوە لەو حاڵەتەیە پێغەمبەری خوا فەرمێ لا يحل لمؤمن أن يروع أخاه حەڵال نییە هیچ مسلمانێک برایەکی داچەڵێکێنێ دڵایکی برایەکی بترسێنێ خوشکێکی بترسێنێ جا بە هەواڵێک بێ بە هەر شتێکی تر بێ گرنگەوەیە ئەبێ هەموو کەسێ بزانێ جگە لە ڕووی ئەوەی کە لە ڕووی ئینسانیەت و مرۆڤایەتیەوە کارێکی هەڵەیە کارێکی خراپە لە ڕووی ئیسلامیشەوە بەڕاستی تاوانە و گوناهە و ئینسانە بێ خۆی بێنێتە شوێنی ئەو کەسەی کە ئەو هەڵەیە لە دەست خەوماوە من زۆر جار لە بەژن و پیاوەکانە لێم لە کۆڕەکانە لە قسەکانە لێم هەڵەیە ئێمە وەکو فریشتە مامەڵە بکەین لەگەڵێکتریان ئەبێ واتە سەوڕ بکەین تۆ هەڵاکەی من هەڵاکەم ئەی باشە ئەم هەڵەیە کە ئەو کردوێتی ئێستا تۆ بڵاوێکیتەوە ئەی سبەینێ ئەگەر خوا نەخواستە تۆ هەڵەیەک لە دەست زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەدی چیمەنی زانایانی زۆر بینەرانی عزیز بەرگەوا بە تجاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕۆزانەدی هەموو لایەک بێت زۆر سپاس کە تام ساتەی بەرنامەش لەگەڵمانە سپاس بۆ تەشکیلدا بۆ هاوکاران لە پشتی کامێرە تا بەرنامەیەک و ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرن ماڵتانەوە خواتان لەگەڵ